ئەمە دیمەنی برینداربوونی ئاکار جەبارە لە ڕۆژی دووەمی خۆپیشاندانەکانی قەزای سەی سادق بە گولەی ئەو چەکدارانەی کە دەست لە ڕۆڵەکانی نیشتمانیان ناپارێزن و قۆناغیان ڕوو لە دوژمنە و لولەی تفەنگیان کردووەتە سنگی بێسۆپەری گەنجی بەشمێنەتی ئەم نیشتیمانە هاوڕێکانی دەم و دەست گەیاندیانە نەخۆشخانە بەو هیوایی کە ئاکار لە ژیاندا بمێنێتەوە و گیان نەهێڵێت بەڵام سەرنجام پاش 10 ڕۆژمانەوە لە نەخۆشخانە ئاکار شەوی هەفەیە مانگە دڵی لە لێدان کەوت و پزیشکان تەرمی سارد و سڕیان بە دایک و باوکی دایەوە. یعنی بە شێوازێکی زۆر نامرۆڤانە زۆر دڕندانە تەقە بە سەر و کەلێ ئەم خۆپیشاندەرە بە ئەم کوڕێ مەگەر خۆپیشاندەریش بێت خۆم کوڕی ئێمە چی پێ بووە بەردی پێ بووە ئەم کوڕێمە داریشی پێ نەبووە ئەگەر خۆپیشاندەریش بێت گریمان خۆپیشاندەریش بێت بەڵام بەی شێوازم کوڕێش خۆپیشاندەر نەبووە ئای ناکرێ بۆ شێوازە ئەم حکومەتە ئێمە کەڕە کوێرە نابیسێت زۆر عەجیبە خەڵک چۆن ئەگونجێت نازام ناگونجێت دایک و باوک ناگونجێ ڕقی لە ئەولای خۆی بێت بەڵامانی ئێمە ڕخیان لە میلەتی خۆیانە. کەسوکاری ئاکار بە دڵی شکا و جەرگی داخداریانەوە چەکدارە گەنج کوشەکان شەرمەزار دەکەن و دەڵێن چۆن دەستیان دەچێتە خوێنی گەنجێکی بێتاوانی بێچەک کە تەنها داوای مافی ژیانی کردووە ئەوان وەک هەموو کەسوکاری شەیدانی خۆپیشاندانەکان داوا دەکەن کە بووکوشەکان بە سزای دادپەروانە بگەێندرێن و تا جەرگی هیچ دایک و باوکێکی دیکە نەسووتێن. ئەگەر کەسێک ئاهلی مسلمان بکوژێ ئاهلی نوێژ بکوژێ ئاهلی ئیمان بکوژێ بە ناحەق ئەوە پێغەمبەری خوا فەرمی ئەگەر کەعبە تێکودا باشترە لەوە پێغەمبەری خوا فەرمی لە ڕۆژی قیامەتە لە ناو جەهەنەما خوا بەدەستی خۆی ڕەجمیەکە ئەگەر هەموو مرۆڤایەتی تێک بوودا ئەگەر هەموو مرۆڤایەتی بڕوخێن هەرەکو وایە یەک مرۆڤی کوشتێ پێغەمبەری خوا فەرمی هەر کەسێ یەک کەس نەک مسلمان ئازاد بکە وەک وایە هەموو مرۆڤایەتی ئازاد کردی هەر کەسێکی یەک مرۆڤ بە ناحەق بکوژێ وەک وایە هەموو دنیای کوشتی واتە ئەگەر کەسێک یەک مرۆڤ بکوژێ و کەسێکیش 8 ملیارێکی زەی بکوژێ جرمانەکو یەک وایە لە ڕۆژی قیامەت. ئەوانەی ئێوەی ئاوا شەهید کرد خیانەتکار وزیش بەگەلی کورد کوڕی هەژار و نەدار و بێکار خەڵپان خوێن ئەکەن لە ناوچەکەی شار بڵێ نزوولەی دایکی جەرگسوودا و دەوڵەتی برزی بگوڵمون بەچاو هەنێ بەرپرس و مەسوولی خۆخۆر بۆتان سەر ناگرێت تا سەر زوڵم و زۆر خوێنی لاملی ئەو دوو مناڵە ئەبێتە برکان بۆ بنەماڵە بێدەنگ نابین وەکو ئەم شارە کە هەرێمیش هاوڕێی ئاکارە. ئاکار جەبار تەنها تەمەنی 7 ساڵ بوو قوتابی قۆناغی نۆی ناوەندی بوو ئاکار ڕۆژانە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی کاری دەکرد و بە بڕەپارێکی کەم شاگردی وەسای بۆیاغ بوو نەک وەک منداڵی برپرسانی گەندەڵی ئەم هەرێمە خەریکی گەشتی وڵاتان بێت و لە قوتابخانەی تایبەت و زانکۆجییانەکان خەریکی خوێندن بێت ژیانێکی سادە و ساکەر دەژیا و مای دڵخۆشی و سوکنایی دایک و باوکی بوو بەڵام بەرپرسە گەندەڵەکان ئەم تۆزە ژیانەژیان پێڕەوانە بین و لە پاڵ هەرێم عەلی و بڕیار حەسەن بوو بە شەیدی داواکردنی ماف و ژیان لە قەزای سەی سادق. سەید سادق هێشتا جلی ڕەشی پرسەی هەرێمی لانە برد دیسان مەرگێکی دیکە ڕەشپۆشی کردەوە. سەید سادقیەکان دەڵێن ئێمە تەمەنێک بەرگەی ستەم و ئازاری ئەوانمان گرت کەچی ئەوان تەنیا ڕۆژێک بەرگەی تووڕەیی و مافی ئێمە نەگرت. سوێ محەممەد کەناڵی پەیام سەید سادق.